پردی زارگەلیە لە سنووری قەزای خەلیفان تەمەنی لە 50 ساڵ زیاترە. بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ و خۆپیاکێشانی بار هەڵگرێک لایەکی پردەکە داڕماوە و زیانی زۆری پێگەشتووە. بەداخەوە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ کە شەوە ڕابردوو ڕوویدا پردی خەلیفان کە یەکێک لە پردەکانێک کە سەر ڕێگای هامڵتون زیانی گەورەی بەرکات و ڕۆخی لایەکی پردەکە بە تاویدا ڕۆخە کە ئۆتۆمبیل لە بار هەڵگرەکان هاتوچۆیان بە تاوی پێک بکەوێت. بەهۆی استراتیجی ڕێگاکە و بوونی ئاستەنگێکی زۆر ناچار بە دروستکردنی ڕێگای جێگرەوە بوون و تواندرا کەمتر لە 20 کات ژمێر ڕێگاکە تەواو بکەن. دەستمان کردبەوەی کە هەردەتەنش پردەکە ڕێگایەکی بەدیل دروستکەین بۆ ئەوەی ئەو خەڵکەی کەوا هاتوچۆ دەکاتن پەچی نەکەوێت. زیاتر لە 50 پرد هەن لە ئیدارەی سۆران، زۆرترینیان لە سەرڕێگای هامڵتۆن و ساڵانە بە ڕووداوی هاتوچۆ زەبری کوشندەیان بەردەکەوێت. هیچ کێشەیەک لە پردەکان نییە، هیچ کێشەیەک نە لە ڕووی هەڵگرتنی وەزنەکانەوە نە لە ڕووی دیزاینەوە هیچ کێشەیەک ئێستا ئەگەر بێت و بە شێوەیەکی دروست ئێمە لە بیرمان نەچێتن ئەگەر شوفێرەکان پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نەبن ئێمە نمونەمان هەیە لە شەقامی هەولێر کە 120 دروستکرا تا ئەو کاتێک کامێرەی پۆینت تو پۆینت دانەندرا شەقامێکی زۆر بەرفراوان بوو بەڵام تەقریبەن تێبینی ئەوە کرابوو ڕووداوەکان زیاتر بووینە کەمتر نەبووینە. کەمتر لە ساڵێکە 3 ڕووداوی هاوشێوە ڕوویان داوە و بە وتەی بەرپرسانی هاتوچۆ بە هۆکاری پابەند نەبوونی شۆفێرانە بە ڕێنماییەکانی هاتوچۆ. سامان ئەحمەد، دەستگای میدیای کۆباس، ئیدارەی سۆران.